هەموو لە یەک دەزانن پرۆژەی شەقامی 100 مەتری پرۆژەیەکی استراتیجی گرنگە بۆ شاری سلێمانی بۆیە پرۆژەکە لە ئێستادا قۆناغێکی زۆر باشی کارەکانی بڕیوە هەماهەنگ و پشتیوانن بۆ جێبەجێکردنی پرۆژەکە و لادانی ئەو لەمپەڕانەی کە لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکە دێتە بەردەمی پرۆژەکە بۆیە ئەم پرۆژەیە لە نزیکەوە سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستان و بەڕێزجێگری سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستان چاودێری دەکەن لە قۆناغی جێبەجێکردنی کارەکان دەیانەوێت بە شێوازێکی زۆر ڕێک و پێک و لە کات و وادەی خۆیدا تەواو بکرێت. گروپی کۆمپانیەکانی قێوان کاری لەسەر متمانە و ئاوادانی کردووە لە پرۆژەکانی تردا ئەگەر جارێکەوەی جێبەجێ کردبێت لە پرۆژەی شەقامی 100 مەتریە زیاتر لەبەرەوەی ئەم پرۆژەیەکە بەرکەوتەی زیاتری لەگەڵ خەڵکەیە خەڵکانێکی زۆر زیاتر بەکاری دەهێنن بە بەراورد بە هەر پرۆژێکی ترکە کۆمپانیای قێوان جێبەجێ کردووە بۆیە بە پشتیوانی خوای گەورە دەڵێن ئەم پرۆژەیە زۆر لە نزیکەوە چاودێری دەکەین بۆ ئەوەی هەم لە وادەی خۆی هەم بەو متمانەی کە خەڵک چاوەڕێ دەکات جێبەجێ بکرێت ئەو بەو متمانەیەوە جێبەجێ بکەین لە ڕووی نەوعی و کوالیتیەوە بە باشترین شێواز جێبەجێ بکەین.